بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هەڵەبجە لە دۆکیۆمنتەکاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. هەمیشە بەڵگەنامە و دیکۆمنتەکان بۆ یەکلاکردنەوە یا سەلماندنی گەورەی هەر ڕووداوێکی گرنگی و بایەخێکی زۆریان هەیە و زیاتر ڕەونەق و گرنگی بەو ڕووداوە دەدەن. تەنانەت نووسەرانیش لە نووسینەوەی یاداشت و بیرەوەری خۆیاندا بەشێک لە پەرتوکەکەیان تەرخان دەکەن بۆ بەڵگەنامە و دیکۆمنتەکان. هەڵەبجە و تراژیدیاکەی کە 29 ساڵ بەر لە ئێستا بە بەرچاوی هەموو مرۆڤایەتیەوە بە ئاشکرا خەڵتانی خوێن کرا، 29 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ئەو تراژیدیایی میلەتی کوردە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لەو ڕووداوە و ئەو مێژوە دەکەین لە ڕوانگە و پەنجەرەی بەڵگەنامە و دیکۆمنتەکانەوە. دەپرسین دیکۆمنتەکان دەتوانن چی بۆ هەڵەبجە و چ گرنگیەکی زیاتر بە کێشەکەی بدەن. دیکۆمنتەکان دەتوانن چ مێژوویەک بۆ هەڵەبجە تۆمار بکەن. ئەم دیکۆمنتانەی دەتوانن دوای 29 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا چ شتێک بۆ شاری هەڵەبجە بکەن. ئەوەی زیاتر هەڵەبجە لە ئێستادا پێویستی پێدی بریتە لە خزمەتکردن و ئاوەدانکردنەوە. ئایا ئەم دیکۆمنتانە دەتوانن چه خزمەتێک لەو بوارەدا بە هەڵەبجە بکەن؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر و بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی ئەم دیکۆمنتانەی کە میوانەکەم ئامادەی کردووە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەسعەد جەباری نووسەر و ڕۆژنامەنووسم کردووە. مامۆستاگیان زۆر سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خواست. زۆر سوپاستانەکەم. مامۆستا سەرەتا پێم خۆشە باسێک لە گرنگی و بایەخ و ئەهمیەتی بەڵگەنامە و دیکۆمنتەکان بە شێوەیەکی گشتی بکەین، بزانی لە ژیانی مرۆڤەکاندا گرنگی و بایەخی دیکۆمنتەکان چییە و چەندە؟ بەڵێ زۆر سوپاستانەکەم. سەرەتا سەر ڕێز و نوازش دانوێنم بۆ گوڵکۆی شەهیدە گومناوەکانی هەڵەبجە و هەموو شەهیدانی کورد و کوردستان. لە ڕاستیدا قسەکردن لەسەر بایەخی دۆکۆمنت یان پاراستنی دۆکۆمنت ئەوە بابەتێکی زانستیە زیاتر لەوەی کە سەرپێیانە بێ. ئێمە بە حکمی ئەوەی کە ئەو بابەتانەی کە ڕۆژگار ئەی خاتە بەردەستمان لە شەن و کەوکردنی ئەو بابەتە مێژوویانە دەبینین بەشی هەرە زۆری چ ئایا قسەی سەرزارێکی بێ یاخود نووسراو بێ یاخود دۆکۆمنت بێ یاخود وێنە بێ، ئەمانە هەمووی ئەبنەمایی ئەوەی کە بایەخی تایبەتی خۆی هەیە. ئەگەر بۆ سەردەمی خۆشی نەبێ بۆ پاشەڕۆژ بێگومان بایەخی خۆی هەیە. بۆیە ناکرێت وەرەقەیەک یا کاغزێک هەر بابەتێکی کە ئێمە بە چاوی خۆمان ئەگەر لە ساتە وەختێکدا بە ئاسانی یا بە سادەیی بیبینین ڕۆژگارێک دێت بایەخی خۆی هەیە ئەتوانین ئیشی لەسەر بکەین و بە تایبەتی خەمخۆرانی ئەو بابەتانەی کە زیاتر ئەچێتە مەتاحف و ئەچێتە توێژینەوە و لێکۆڵینەوە لەبارەی ئەو بابەتە دۆکۆمنتیانە بە تایبەتی ئەگەر بێت و نووسراو بێت و کۆمەڵی بابەتی تریش هەن کە دۆکۆمنت ئەکرێن وەکو بابەتی ڤیدۆیی، بابەتی دەنگ، بابەتی وێنە، ئەمانە هەمووی بایەخی خۆی هەیە. لە ساتە وەختی خۆیە بایەخی نەبێ بێگومان ڕۆژگار وای لێ ئەکا کە بایەخی خۆی بێ. بەڵێ ئوستاز بۆچی جەنابتان لەم ڕێگەیەوە لە ڕێگەی دیکۆمنت و بەڵگەنامەکانەوە توانیوتانە وەکوڵێ لەم ڕێگەیەوە توانیوتانە خزمەت بکە یان ئەم ڕێگەیەت هەڵبژاردووە بۆ خزمەتکردن بە کەیس و بە کێشەی ڕەوای میلەتەکەمان؟ بەڵێ وەڵاهی هەڵبەتە ئێمە وەکو نەتەوەی کورد کە بەداخەوە مێژوو زوڵمێکی گەورەی کردەوە بەرامبەر بە نەتەوەکەمان دابەش کراوە بەسەر 4 وڵات و لەناوە ئەو 4 وڵاتەشە زەبر و زەنگێک و چەوسانەوە و زوڵم و زۆرێکی زۆرمان هەبووە. یعنی هەر یەکێ لەم وڵاتانە بۆ خۆیان بە شێوەیەک لە شێوەکان بە قازانجی خۆیان نەتەوەی ئێمەیان ڕاپێچداوە بۆ ناو ڕووداوەکان. لە حەقیقەتدا ئێمە ئەگەر بەوردی بڕوانینە ئەو بابەتانەی کە پێویستە نەتەوەی ئێمە دۆکۆمنتی بکە، دۆکۆمنتەکان پۆلێ نەکرێن بۆ چەند خاڵێک. ئەویشەوەیە هەندێک جار دۆکۆمنتەکان دۆکۆمنتی تایبەتی خۆمانن وەکو نەتەوە لەسەر نووسین و سەر کاغزەکانی بیرمەندانی نەتەوەی ئێمە لە ڕابردوودا. هەندێک جار دۆکۆمنتەکان دۆکۆمنتی دوژمنانی نەتەوەی ئێمن و هەندێک جار دۆکۆمنتەکان دۆکۆمنتی
چۆن ئەڵێ ڕۆژهەڵات ناسەکانی دنیای دەرەوەن هاتوون بۆ کوردستان گەشتێکیان کردووە و لە نەتیجەدا بە بابەتێکی زۆرەوە چوونەتەوە نێو وڵاتەکەی خۆیان واتە ئێمە توانین بڵێن 3 خاڵ هەیە لە مەسلەی دۆکۆمنتی ناوخۆی خۆمان وەکو نەتەوەی کورد وەکو وڵاتانی داگیرکرد وەکو مستەشریقین ئەمانە هەمووی بۆ خۆی بایەخی تایبەتی خۆی هەیە منش لە نەتیجەی تۆ جەنابتان لە کام جۆرەیان یانی لە کام سەرچاوە ئەم دۆکیۆمنتانە دووەرگرتووە ئەگەر قسە لەسەر ئەوە بێت کە من ئەو بابەتانەی کە کۆم کردوتەوە لەسەر مەسلەی قڕکردنی نەتەوەکەمان لە ڕۆژنامەی سەورە زمان حاڵی حیزبی بەعز من وەرم گرتووە بایەخی ڕۆژنامەی بەعز چۆن ڕووماڵی بابەتەکانی ئەنفال و مەسلەی هەڵەبجە و مەسلەی عەفو عامی ساڵی 1970 بووە ئەمە خەمم بووە لە ڕابردوودا ئەویش بۆچی بەڕاستی ئەمە وەکو تێبینیەک لە لام دروست ببوو ئەوەیە کە لە دوای ڕوبع قڕنێک لە ناو دوای ڕاپەڕین زۆربەی زۆری نووسەران و توێژەوەرانی ئێمە لە کوردستان لە دەستگاکانی ئەکادیمیای کوردستان بە تەحدید زانکۆکانی کوردستان ئەگەر لێکۆڵینەوەیەکیان کردبوو بێ بۆ ئەنفال یاخود هەڵەبجە زیاتر ئەو بابەتانە بوون کە چۆن ڕووماڵ کراون لە ناو ڕۆژنامەکانی کوردەواری خۆمان یا لە ڕابردوودا یا لە میدیاکانی خۆمان هاتوون قسەیانە سەرەمە کردووە بەڵام یەکێک بە دەرەجەی یەک بایەخی دابێت بە زمان حاڵی ئەو حیزبەی کە میلەتی کوردی قڕ کردووە و میدیایەکی زەبەلاحی خست بووە کاری و ڕەوایی دابوو بە قڕکردن ئەوە میدیای بەعز بوو کەس نهات بوو قسە لەسەر ئەم بابەتە بکە لە دوای چارەک سەدەیەک لە دوای ڕاپەڕین من هاتم بوو بە خەون و خەیاڵم وەکو ڕۆژنامەنووسێ هەم وەکو خاوەن کەسوکاری ئەنفال کە ئایا ڕۆژنامەکانی سەردەمی بەعس لە ساڵی 1970 چۆن ڕووماڵی ئەم بابەتە پڕ هەستیاریان کردووە. بەڵێ ئوستاز بەر لەوەی بچین سەر ناوەڕۆکی دۆکیۆمنتەکان وە چ شتێکیان تیانووسراوە بەعس چۆن بایەخی بەم قەزیەداوە پێم خۆشە بزانم جەنابتان بەنیازن چۆن باسی هەڵەبجە بکەن و دەتانەوێت لەم ڕێگەیەوە چه خزمەتێک بەم شارە بکەن. بێگومان بەداخەوە ئێمە هەر لە دوای ڕاپەڕین کە 3 ساڵ تقریبان ڕوویدا بوو بەسەر کارە سات و یا تاوانی هەڵەبجە ئەو کاتە نەپەرژایە سەرەوەی کە بەخۆمە نابچینەوە شتی بۆ کۆ بکەینەوە میدیاکانی دنیا چیان لەسەر نووسیوە وێنە کۆکرێتەوە وێنەی ڤیدۆیی کۆ بکرێتەوە ئەو سەردەمانە لە دوای ساڵی 1990 وردە کۆمەڵێ دام و دەستگای پرۆفیشناڵ دروست بوون بۆ کوردستان کە بایەخیاندا بە مەسەلەی هەڵەبجە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە هەروە حکوومەتی هەرێمی کوردستان وردە وەزارەتی دانا و کۆمەڵێ نووسینگەی جیاجای دانا بۆ بایەخدان بە مەسەلەی هەڵەبجە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو ڕووداوانەی کە لە نێو هەڵەبجەدا ڕوویداوە یەکێک لەو بابەتانەی کە بایەخی پێدراوە مەسەلەی دۆکۆمنتە دۆکۆمنت هەر مەبەستی ئێمە لە مەسلەی ڕۆژنامە و گۆڤار ئەوانە نییە تەنانەت ئەو دۆکۆمنتانەی کە حیزبی بەعس لە وەزارەتی بەرگری یاخود لە وەزارەتی تەندروستی یا لە وەزارەتی پلاندانان یان هەر وەزارەتێکی تری معنی بەو مەسلەیە یان وەزارەتی جیاجیا یاخود دەستگا استیخبارەتە عسکرەکانی ئەو سەردەمەی ساڵی 1970 ئەمانە هەموو ئێستا و لە ڕابردوو هەن یعنی وەکو مەلەف وەکو فایل وەکو دۆسیە ماون ئەمانە بەشێکی کۆکراونەتەوە لە نێو دام و دەستگاکانە خۆزگا زیاتر توێژینەوەی لەسەر ئەکرێ و بایەخی پێدرێت. جەناب داماژت بەوە کرد کە بۆ زمان حاڵ ڕۆژنامەی سەورەی زمان حاڵی حیزبی بەعز ئەم دۆکۆمنتانەی بڵاو کردوتەوە. ئایا گرنگی دۆکۆمنت لەوایە کە بڵاو بکرێتەوە هەموو خەڵک بیزانیان بۆونە دۆکۆمنتی نهێنیشمان هەیە ئەوەی کە بۆونە لە ژێر مێزەکاندایان لە چەکمەجەی مێزی بەرپرسە مخابراتی و عسکەریەکانی بەعسا هەن و تا ئێستا بە دەستی کەسانی وەکو جەنابت نەگەشتون ئایا ئەمانش گرنگی خۆیان هەیە؟ بەڵێ بێگومان ئایا دۆکۆمنتەکانی جەنابت تا چەند لەو جۆران تایە کە بۆونە هێشتا لە ڕۆژنامەیەکەوە لە شوێنێکی فەرمیەوە بڵاو نەکرابێتنەوە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەوەی کە لە ڕۆژنامەکانی بەعز بڵاو کراوەتەوە ئەوە معلەنە یعنی ئەوە بڵاو بۆتەوە و هەموو کەس کاتی خۆی بە چاوی خۆی بینیوێتی و خوێندیەوەتەوە یاخود ئێستا ئەرشیف کراوە لە مەکتەبەکانی عێراق لە مەکتەبەکانی کوردستان لە مەکتەبەکانی خەمخۆرانی نەتەوەی ئێمە هەمووی ماوە وەکو دۆکۆمنت هەر ڕۆژێ لە ڕۆژان تۆ توانی بە لاپەڕەکانی دابچیتەوە و بایەخی پێ بدەیت و خوێندنەوەی بۆ بکەی بە منزوری خۆت یا خوێندنەوە بۆ بەعس ناسی یا با بڵێن بۆ ئەنفال ناسی بۆ هەڵەبجە ناسی بەشی دووەمی پرسیارەکەت مەسلەی دۆکۆمنتە کە
لە نێو دام و دەستگاکانی حکوومەتی عێراقا هەبوون ئەو دۆکۆمنتانانە گرنگن ئەمڕۆ بایخیان پێ بدرێ و هەڵماڵرێن و بخرێنە ڕوو بۆ ئەوەی نەوەی ئێستا سوودی لێ ببینن ئێمە چۆن لە ڕابردوودا بە چ میکانیزمێک و بە چ ڕەوایی دراوە بە قڕکردنی نەتەوەیەک 5,000 کەس لە پرۆسەیەکی سەربازی قێزەوندا شەهید ئەکرێن ئەمانە هەمووی ئەکرێت ئەو بەڵگەنامانانە ڕۆژێ لە ڕۆژان هەمووی شەنوکە و بکرێت دام و دەستگاکانی بایەخدان بە مەسلەی کۆکردنەوەی ئەو دۆکۆمنتانانە بایەخی بدەنێ و کۆیکەنەوە و هەڵیگرن و تەنانەت ئەگەر جارێکی تریش چاپ بکرێتەوە یعنی ئەمە پێویستە بە تایبەتی ئەگەر ئێمە ئەمڕۆ قسەمان لەسەر مەسلەی هەڵەبجەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناویدا وەزارەتی شەهیدان یاخود ئەو دام و دەستگایانەی کە لە نێو هەڵەبجەدا معنین بە کاروباری مەسلەی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەبێ ئەوان خەمی بخۆن و کۆیکەنەوە و بڵاوی بکەنەوە بۆی نەوە لە دوایینەوە بیبینن بزانن چۆن لە ڕابردوودا قڕ کراوە ئەمەش خاڵێکی باشە بۆ ئێستا و بۆ ئایندە لەبەر ئەوەی ئێمە ئەگەر بمانەوێ بنیادی دەوڵەتی کوردەواری خۆمان بکەین کوردستانی خۆمان بکەین ئەبێ هەموو ئەرشیفە جیاجیاکانی کە لەبارەی مەسلەی پڕهەستیاری نەتەوەکەمان هەبوون ئەبێ ئێمە ئەمڕۆ بێن شەنوکەوی بکەین و بنیادی بنین بۆ ئەوی بخینە بەردەم ڕایگشتی هەموو دنیا نەکتەنها خۆمان. بەڵێ ئوستاز لەو کاتەی کە میلەتەکەمان جینۆسایت کیمیاباران ئەنفال دەکرا خۆمان و بەشێک لە دۆستەکانمان بوونە شیوەن و فرمێسمان ئەڕژاند بۆ مەئەسات و کێشەی ڕەوای میلەتەکەمان پێم خۆشە بزانم لە ڕێگەی ئەو دۆکیۆمنتانەوە بزانین بەعس و میدیا و دۆستەکانی چۆن لە قەزیە و کێشەی کوردیان ڕوانیوە یان بۆونە لە میدیای بەعسدا چۆن باز لە وشەی هەڵەبجە و کیمیاباران و ئەو قەزیەیە کراوەکە بەسەری داهێنراوە. بەڵێ بەپێی بەڵگەنامەکانی بەعس کە من ئەوەندەی لەبەردەستمایە بەشێکی زۆری و بە دەرەجەی یەک ڕۆژنامەی سەورە میدیای بەعس بۆ مەسلەی هەڵەبجە باسی ئەنفال ناکەم بۆ مەسلەی هەڵەبجە لە دوای حوتی نیسانی 1970ەوە وەکو مستەڵەح وەکو زاراوە باسی کیمیابارانکردن ئەکات لە چۆ لە هەڵەبجە ئەمە دوای 22 ڕۆژ تقریبا لێرەوە میدیای بەعس ئەگاتە نەتیجەیەک من بە خوێندنەوەی خۆم وایە ئەگاتە نەتیجەیە کە دنیا و ڕوژاوە بەسەریەکە میدیای دنیا هاتوون ڕووماڵی ئەو بابەتانەیان کردووە و بەسەریشیا ئەشکێتەوە هەر ڕۆژە بێ ڕۆژان بۆیە پاساوهێنانەوەی ئەو بە شێوەیەک لە شێوەکان ئەڕوا مەجموعەیەک سەربازی کە خۆیان بە ڕووداوی کیمیابارانکردنەکەی هەڵەبجەدا بریندار بوون ئەیان بۆ یەکێ لە نەخۆشخانەکانی بەغدا لەوێ تیماریانەکە لەو شوێنەیە کۆمەڵی ڕۆژنامەنووس ئەبەن ڕۆژنامەنووسی عەرەبی و ڕۆژنامەنووسی بیانی ئەبن ئەڵێن وەرن هەڵەبجە کیمیاوی لێدراوە لە تەرەفی ئێرانەوە بریندارەکان بە چاوی خۆتان ببینن ئەمە لە حوتی نیسانی 1998 بەپێی ئەم بەڵگەیە کە ئەڵێ 88 کەس بریندار بوون 88 کەس بریندار بوون لە یەکێ لە نەخۆشخانەکانی بەغا ڕۆژنامەنووسانی بیانی چوون ڕووماڵی ئەو بابەتەی کردووە لێرەوە قسە لەسەر ئەوەشە کە تحدیدی کردووە لەوەی کە لە 1970 کیمیاوی لە هەڵەبجە دراوە لە میدیای بەعس بەو شێوەیە ڕووماڵی بابەتەکە کراوە نەوەک 16 مانگ لە کاتێکە ئەگەر لاپەڕەکانی ڕۆژنامەی سەورە هەڵدەینەوە زیاتر چڕیکەینەوە لە بابەتێکی تر بۆ مەسلەی خوێندنەوە بۆ میدیای بەعس دەبینین لە ساڵی 1970 لە نێو مانگی سێ بە تەحدید لە 14 مانگ لە 13 مانگ هەتا 15 مانگ لەو بینەیە قیادەی قوتری و قیادەی بەعس و وەزارەتی دیفاع و ئەو شوێنانەی کە مهتەمن بە قەزای عەسکەری ئیستیخباراتی بەپێی دۆکۆمنتەکەی میدیای بەعس 7 بۆ 8 کۆبوونەوەی کردووە لەو 3-4 ڕۆژە کاتێک کە تۆ ڕۆژنامەی سەورە هەڵەدەیتەوە هەست بەوە ئەەکەی ئێستا هەستی پێەکەی کە ڕووداوێک بەڕێوەیە ڕووداوێک ڕوو ئەدا
نازانی چییە بەڵام لە ماوەی 2 ڕۆژدا ڕووماڵکردنی 6 هەواڵی جیاجیا لە نێو ڕۆژنامەی سەورەدا و میدیاکانی بەعس لە کۆبوونەوەی قیادەی قوتری و قیادەی مەجلیسی قیادە سەورە و نازانم چی و چی و ئیلە ئاخری حرەکەیەک ڕووەدا شتێک ڕووەدا نازانی چییە ئەوە بوو لە 16 سێ مەسلەی کیمیا بارانکردنی هەڵەبجە دێتە مەیدان ئەمە لە نێو لە ڕوودانی ئەو کارەساتە بەعز وەکوڵێ ڕووماڵی کردو ئاشکرای کردو کە شتێک بەڕێوە ئەو ناڵێ شتێک بەڕێوەیە تۆ کاتێک کە ئێستا ئەی خوێنیتەوە لەم سەردەمەیە ئەگەر یاخود ئەو هەواڵانە و حەوەش دەواڵی کە جناب دەڵی لە کاتی جیاوازدا بڵاوکردنەوە ئەوە لە لە چی بۆ مرد کردیتەوە ئەوە لە 13 مانگ 14 مانگ هەتا 15 مانگ کاتێک کە تۆ لاپەڕیەکی ڕۆژنامەی سەورە هەڵەدەیتەوە پێتەڵێ ئەڵێ قیادەی قوتری بەعس کۆبوونەوەی کردووە باشە مەجلیسی قیادەی سەورە 2 کۆبوونەوەی کردووە کۆبوونەوە کراوە مەسەلەن لە وەزارەتی بەرگری عێراق 3 بۆ 4 کۆبوونەوە لە یەک لەحزەیە عدنان خێرڵا وەزیری دیفاعی ئەو سەردەمە سەردانی فەیلەقی یەکەکە فەیلەقی یەک کوێیە ئەوەیە کە ئەو کاتە لە هەرێمی بڵێن لە کوردستان بوو لە نێوان 3 بۆ 15 مانگ کە 3 ڕۆژەکە 7 بۆ 8 کۆبوونەوەی جیاجیا ئەکرێ کە ئەمانە معلنن لێرە بڵاو کراونەتەوە بەڵام چەندی تر کۆبنەوە کراوە نازانی ئەمە پێت ئەڵێ حرەکەیەک شتێک ڕوئەدا لە کوردستان نازانی چییە ئەوە بوو سێرەکەی بۆ منە سەرەتای مەسلەی کیمیا بارانکردنی هەڵەبجە و دواترش مەسلەی شەڕی ئەنفالە ئەمە میدیای بەعس پێتەڵێ دواتر ئەگەر ئێمە بێت و قسە لەسەر مەسلەی وردە ئەچینە ناو دۆکۆمنتەکەی ڕۆژنامەی سەورەوە ئەویش ئەوەیە کە وەزارەتی خارجی لەم بەڵگەیە لە وەزارەتی خارجی کە ئەو سەردەمە تارق عەزیز وەزیری خارجی عێراق بووە ناڕەزایەتی دەرئەبڕێ بەرامبەر بە ئەوەی کە دوژمنانی عێراق بە مەنزوری عێراق کە ئێرانە کیمیاوی هاویشتووە بۆ هەڵەبجەمان پشتیان بە چه بەڵگەیەک بەستووە لە کاتێکا ئەم قسەیە تەنانەت خودی سەدام حوسێنیش ئەمە دووپا دەکاتەوە ینی وای لە دۆستەکانی و دژمنەکانیشی گەیاندووە کە بەڵێ ئێران بووە ئەم کیمیایە وەشاندووە ئێمە نەبووین ینی بۆچی ئەم تۆمەتەی خستۆتە پاڵ ئێران وە چه بەڵگەیەکی بۆ ئەم کاک ڕاستگیان ئەمە شەڕی مانوونەمانی دوو دەوڵەتە خۆ سەدام حوسێن بەو قسانە بێژمنانی ئێران خۆی جۆرە لە پەشیمانی پێوە دیارە کێ حکوومەتی عێراق حکوومەتی عێراق ڕووماڵی ئەو بابەتەی کردووە بە قازانجی خۆی خۆ نایە بڵێ من کیمیایم هاویشتووە بۆ هەڵەبجە ئەو هاتووە هاوارێتی لەسەر ئەوەی بابەتێکی لەسەر کراوە بە هەڵا لە دنیای دەرەوە ئەوە ئیستا دوایی وردە دێمە سەرەوەی کە کێ ئەم هەڵایی دروست کردووە لە دنیادا هاتووە بەرپەرچی ئەداتەوە یەکێ لەوانە ناڕەزایی دەربڕینە لەم بەیاننامەیە کە بە ئیمزای تارق عەزیز دراوە بە نێردەی بڵێن نەتەوە یەکگرتوەکان لە دنیادا قسە لەسەرەوە کاڵێ ئێمە ناڕەزایەتی دەرەبڕین لەبەر ئەوەی سوپاکەمان لە عێراقدا کیمیاوی بەرکەوتووە و ئێوە ئەتوانن نمایندەی خۆتان بێنن بریندارەکان بە چاوی خۆتان ببینن کە لە سیویەکی مانگ کیمیاوی پیاکراوە لەکۆ لە هەڵەبجە باسی ئەوواکە کە لە قاتعی هەڵەبجە ئێمە خۆمان ئەزانین لە هەڵەبجە چی ڕوویداوە وەکو نەتەوەی کورد وەکو میلەتی خۆمان بەڵام ئەوە بەعسە ئەوێ هەموو شتەکان چاواشەکە ئەوێ هەموو شتەکان هەڵگێڕێتەوە بۆ ئەوەی نەبێتە لەکەیەک یان پاساو ئێنێتەوە بۆ بابەتە سەربازیەکانی خۆی ئەمە شەڕی میدیایە خۆ ئەو نایە مەسەلەن حیزبی بەعس بڵێ من کیمیاویم کردەوە بە هەڵەبجەیە ئەو ئەوێ ئێران تۆمەتبارکە بەڵێ ئێستا مامۆستا زۆر جار بۆ منە بەعز کە کاتێک دەڵێ من کیمیایی بەسەر هەڵەبجە نەڕژاندووە زۆر جار میلەتی کوردیشی بە ڕۆڵەی ئەم وڵاتە و بە ڕۆڵەی خۆی و بە هاوبەشی خۆی زانیوە کەواتە ئەبێ بە قسەی جەنابت بێ کەواتە ئەبێ باسیش هاوخەم و وەکوڵێ هاوهینمان بوو بێ هاوخەممان بوو بێ لەم کێشەیە ڕۆژنامەکان یان بەڵگەنامەکان چیاڵێن لەم بارەوە نا بەعس هاوخەمەکەی چۆن بوو ئەو بۆ خۆی بووە بۆ هاوخەمەکەی خۆی بۆ ئەوەی کە چۆنەڵی ویستوێتی ئەم بابەتە لەسەر خۆی لابە با شتەکە ئاوا بخوێنینەوە ئەم بابەتە لەسەر خۆی لابات چۆن لایبە ئەبێت سیغەیەک بدۆزێتەوە یعنی داڕشتێک بدۆزێتەوە لەوەی کە ئەم تاوانە لەسەر خۆی لابە لەبەر ئەوەی هەموو دنیا هاتووە میدیاکانی دنیا لە دیوی ئەو دیوی ئێرانەوە هاتوون بۆ هەڵەبجە ڕووماڵی ئەم بابەتەیان کردووە بە ڤیدۆ و هەندێک لە هێزە سیاسیەکانی کوردستان ئەو کاتە بە ڤیدۆ ڕووماڵی بابەتەکەیان کردووە و ئەم بابەتە لە تەرەفی
عێراقەوە مەسەرەن قومبەلە هاویشتراوە یان تیارە هاتووە قەسفی هەڵەبجەی کردووە تیارە ئێرانی نەهاتووە قەسفی هەڵەبجە بکە ئەم ئێوێ پاساو بێنێتەوە ئێوێ ڕای عام ڕای گشتی بڕژێنێ بە قازانجی خۆی مەسەلەکە لێرەیە ئەمەیە عێراق بۆ خۆی ئەگری بۆ ینی چۆن ئەوێ شتەکان فریو بدا ینی میدیای دنیا فریو بدا فێڵیان لێ بکە لەوەی کە من زوڵمم لێ کراوە زوڵمەکەشم ئەوەتانەیە سەربازەکانم لەناو چوون لە کاتێکا کە لەو لەحزەیە 5,000 کەس زیاتر شەهید و بریندار ئەبن ئەم نایە فرمێسک بڕێژێ بۆیان ئەستان قسەشیان لەسەر ناکە بۆیە زۆر جار کە قسە لەسەر مەسلەی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەکرێت لە میدیای بەعسەوە ئەویش ئەوەیە بە دەرەجە یەک ئەگەر تەماشاکەن میدیای بەعس بخوێنینەوە لە مانجی 1970 کاتێک کە کۆنگرسی ئەمریکی بەیاننامەیەک دەرئەکا دژی مەسلەی کیمیاباران ئەوەستێتەوە ئەڵێ عێراق کیمیابارانی کردووە بە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەوەی بادینان کە لە بادینان ڕوویداوە لەوێ وردە قسە لەسەر هەڵەبجەش وردە دروستە بێ میدیای بەعس لەو سەردەمەیە یا با بڵێن حیزبی بەعس ئەکەوێتە گەلە کۆمە و بەیاننامە بڵاوکردنەوە و بەرپەرشدانەوەی کۆنگرسی ئەمریکا و ناشرینیانەکە بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی کە سەرکوتیان بکە لەوەی کە ئەم شتە ئەسڵ و ئەساسی نییە کێ ئەهێنێ بە پاسا و ئەڵێ ئەو بریندارانەی گوایە ڕۆشتون بۆ تورکیا لەوێتی مارکراون هیچ سیمایەک یان ئەسەرێکی برینداربوونی کیمیابارانیان پێوە دیار نییە ئەمە هەمووی دروستکرا و فێڵی تەڵەکەی لایەنە سیاسیەکانی کوردستان و میدیای غەربە ئێوێ عێراق ناشرینکە عێراق دێت ئەمانە هەمووی یعنی بە درۆ ئەخاتەوە بە قسەی خۆی بۆیە سێرەکەی لە ساڵی 1970 لە مانجی نۆ لە ئەیلول لە ناوەڕاستی ئەیلولەوە وردە حیزبی بەعس لە هەموو شار و شارچکەکانی ئەوەی کە خۆی هەیبوو لە بەردەستیا بوو کەوتە مەسیرەکردن و خەڵک کۆکردنەوە و ناڕەزایی دەربڕین و ئەوانە وە کێشی ئێنا جێگەی داخە ئەو کوردانەی کە بەشێکیان لە نێو بەغابوون یاخود ئەو کوردانەی کە هەبوون لەم ناوچانەی هەرێمی کوردستان ئەو کاتە دار و دەستەی خۆیان بوون بە کرێگیراوان ئەیانی برد لەناو ئەو مەسیرانەیە بەیاننامەی پێ ئەنووسین بە هەموو زمانەکان ئەیدا بە سەفارەتی ئەمریکا لەو سەردەمەیە و ئەڕۆشتنە بەردەم دەرگاکانی سەفارەتی ئەمریکا ناڕەزاییان دەرەبڕی ئەیان تۆ بۆت نییە ئەم قسانە بکەی و ڕەشە بکەی و کیمیایی ئەسڵ و ئەساسی نییە ئێمە لەگەڵ عێراقی یەکگرتوویان ئێمە کوردین ئێمە ئاوامان کراوەمە کوردەکانی ئەبەردە پێشەوە مامەسا و دۆکمنتانەی جەنابێت کە دەستت خستون ئایا چۆنی دەست جەنابێت کەوتون و ئایا پێشتر بڵاو کراونەتەوە بەدەر لەو ڕۆژنامەی کە زمان حاڵی بەعز بووە بڵێ بە شێوەی گشتی ئایا دۆکمنتی تایە کە بڵاو نەکرابێتەوە بۆن ڕاستەخۆ لە کتابێکی فەرمی وەزارەتێکەوە دەست جەنابەت کەوت بێ بەڵێ خۆی میدیای بەعس ئەوەی کە لەبەردەستا بووە لە دوای ساڵی 1991 کەم و زۆر ئەو خەمخۆرانەی کە هەبوون لە بواری نووسینی جینۆسایدا لە کوردستان چەندین ڕۆژنامەنووس و نووسەرمان هەبوون کە بە دوای ئەو بابەتانەیە ئەگەڕان کە قسە لەسەر ئەنفال و هەڵەبجە وانە ئەکا و ڕسمی تاکتاکی ئەو ڕۆژنامانەیان ئەگرد هەنێکیان بڵاوە کردەوە بڵاو بووە بەڵام قسەکردن لەسەر میدیا من کاتی خۆی کە توێژینەوەی دەرچوونم هی بەکەلێرۆس لە 2014 خەمی ئەوەم بوو کە قسەیەک لەسەر مەسلەی ئەنفال بکەم ئەویش ئەوە بوو توێژینەوەکەم بە ناوی ئەنفال لە میدیاکانی بەعسدا مانشێتەکانی ڕۆژنامەی سەورە وەک نمونە لە 23 هەتاوەکو 1970 ئەمەم کرد بە توێژینەوەیەکی سەربەخۆ بۆ ئەوەی کە وەکو لە سەرەتایە وتم خەڵکێک زۆر هەبوون قسەیان لەسەر میدیاکان ئەکرد کە چیان وتووە لەباری هەڵەبجەوە بەڵام کەس ناتە بوو میدیای بەعس بێنێت قسەی لەسەر بکە من خەمم بوو وەکو کەسوکاری ئەنفال وەکو ڕۆژنامەنووس کە با پێم بزانم بۆچی میدیای بەعس ڕۆژنامەی بەعس ڕەوایی داوە بە قڕکردن لە ڕێگای وشە و مفردات و ئەو بابەتانەوە و ئەوە بوو لە هەر لە مەرحەلەی سێ من خەمم بوو بابەتم بۆ کۆ کردەوە و شتم بۆ کۆ کردەوە تا ئەندازێ ئەوەی کە خەڵکم نرد بۆ بەغدا و بۆ شوێنە جیاجیەکان هەتاوەکو ڕۆژنامەی سەورە هیچ هەموو ساڵەکەم دەستکەوت بۆچی میدیای بەعس وەکو جەناب دەفەرمووی بۆم بایەخی داوە بە قڕکردنی میلەتێک
بەڵێ ڕەوایەتی پێداوە. ئەگەر قسە لەسەر مەسلەی ئەوە بێ کە بۆچی ڕەوایەتی داوە لە ناو بەحسەکەی خۆمە گەیشتمە ئەو نەتیجەیە کە شان بەشانی هێزە زەبەلاحەکەی بەعس لە عسکەر لە وەزارەتی بەرگری کە چۆنەڵێ هێرشی ئەبردە سەر کوردستان میدیاش شان بەشانی ئەو ئەگەر کاتی خۆی ئەیاون عێراق 7 فەیلەقی هەیە بەڵام فەیلەقی 8می میدیا بوو میدیا بە هەموویەوە ڕادیۆ ڕۆژنامە تەلەڤیزۆن ئەوانە ئەویش شان بەشانی هێزەکانی بەعس پشتیوانی لە مەسلەی ئەنفال و لە مەسلەی هەڵەبجە ئەوانە ئەکرد بۆ ڕەواییدان بە هەڵەکانی ئەوان میدیای بەعس ئەبێ ئەمە ڕۆڵی بێ ئەی خۆر ڕۆلی چی بێ تۆ بڵێ بۆ ئێمە بگری نەخێر شتیوانیە ئەهات چیە کرد مەسەلەن بۆ منە لە هەموو ئەو بابەتانەی کە قسە لەسەر ئەنفال ئەکرایە لەسەر هەڵەبجە وشە و زاراوەی ناشرینی بەکارێنا بۆ هێزە سیاسیەکانی کوردستان مەسەلەن بۆ منە من لێرە پۆلێنی زۆریانم کردووە لەوەی کە چۆن ئێوێ خوێنەر فریودا چۆن ئێوێ دنیای دەرەوەش فریودا لەوەی کە ئەم لایەنە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا لایەنە سیاسیەکانی ئەو سەردەما ئەمانە بەکرێگیراون بەکرێگیراوی چۆن بەکرێگیراوی ئێرانن یاخود مەسەلەن بۆ منە ئەمانە ناویان چەتەن مەسەلەن بۆ منە یاخیبوو مەسەلەن بۆ منە تاوانبار مەسەلەن ئەمانە لایەنی هەڵوەشاون بەکرێگیراون تێکدەرن بەکرێگیراوی بێگانن بەکرێگیراو کرێگرتە خیانەتکار مەسەلەن بۆ منە ئەمانە ناویان هینە ئەوغات یاخیبوون کۆمەڵێ لەم زاراوانەی ئەخستە نێو بەیاننامەکانی خۆی و وتارەکانی خۆی ڕێپۆرتاژەکانی خۆی بۆ ئەوەی خەڵک ینی پشتیوانی لێ بکە چێ پشتیوانی لێ بکە بەحسەکان طبعا ئەو کاتە طبعا کورد خاوەنی میدیایەکی گەورە و وەکۆڵێن ناودار نەبووە چ ڕۆژنامەیە یا چ میدیایەک توانێتی بەرپەرچی ئەم قسانەی میدیای بەعسی بداتەوە و هیچ نەوێ بەرگریە لە میلەتی کورد بکاو درۆ و چاواشەکاریەکانی بەعس بە درۆ بخاتەوە ئەو کاتە لە ساڵی 1970 هیچ میدیایەک نەبوو وەکو پێویست بەس لایەنە سیاسیەکان کەم و زۆر ڕادیۆیان هەبوو و بڵاوکراوەی جیاجیای نەبوو دواتر بەرەی کوردستانی دروست بوو لە ساڵی 1970 کۆمەڵێک بەرپەرچیان دانەوە بە بەیاننامە لە ساڵ ڕۆژی ئەنفال لە 89 لە هەتا 90 لەو دوو ساڵەیە یاخود مەسەلەن بۆ منە ئەو کەسانەی کە ئەچوون بۆ دەرەوە لە ئەوروپا دیمانەیان لەگەڵ ئاکرایەکی لەوانە مەسەلەن بەڕێز مامجلال کاک مەسعود دکتۆر نەجمەدین ئەوانەی کە لە دەرەوە بوون ئەمانە کۆمەڵێک بابەتیان ئەو ڕوژان لێرە و لەوێ ئەچوونە هەر کۆڕ و کۆبوونەوەیەک قسەیان لەسەر مەسەلەی کیمیابارانە کرد قسەیان لەسەر ئەنفالە کرد ئەمە وای لێکرد ڕێی عام دروست بوو ڕێی عام دروست بوو و ئەو بەڵگە نامانەشیان لەبەردەسا هەبوو لەوەی لە ڕسمە لەوەی لە نووسینە لەوەی لە بابەتی جیاجایی کە حساسە ئەیان خستە بەردەست ئەو سەفارەت و قونسڵ و کەسایەتە جیاجیانی جیهان وایان لێ ئەکردن کەوە ئەوان بێنە مەیدان ئەی هەر بۆیە کاتێکە لە ساڵی 1970 وردە وردە پەیامەکە وای لێ دێت کە هەموو دنیا تێگا کە ئەمە عێراق کیمیابارانی کردووە بە هەڵەبجەدا ئەی لە بیرت نەچێ ئەگەر قۆناغەکانی ساڵی 1970 من لە مەلەفێکی دوور و درێژدا لێرە کۆم کردوونەتەوە هەموو ئەو بابەتانە جگە لە مەسلەی ساڵی 1970 هەتا 89 هەتا 90 قسە لەسەر مەسلەی ئەنفال و کیمیاباران و ئەوانە ئەکرێ لەوەیە کە لە دنیای دەرەوە خودی مامجلال چۆ ئەبینێت قسە لەسەر ئەنفالەکە وای لێ ئەکا کە حکوومەتی بەعس بەیاننامە دەرەکا عەفو عام دەرەکا بۆ هەموو کورد عەفو عام دەرەکات ئەڵێ بئیستیثنا جەلا تاڵەبان بەڵێ مامۆستا دۆکۆمنتەکان وەکو جەناب دەڵێ ئاماژە بەوە ئەکەن کەوا ئێران دەستی هەبووە ئێران ڕۆڵی سەرەکی هەبووە لە کیمیابارانکردنی شاری هەڵەبجە ئایا هەر ئەو دۆکۆمنتانە ئاماژیان بۆ نەکردووە کە موبەڕیر و بیانووی ئێران لەم کیمیابارانکردنە چی بووە چۆن مەبەست چییە؟ ینی کاتێکەوە ڕۆژنامەکان میدیای بەعز ئەڵێ ئەوەی کە کیمیابارانی هەڵەبجەی کردووە ئێران بۆ عێراق نەبووە ینی خۆی بێبەری ئەکا لەو کیمیابارانە بەڵام بێ لە بەرامبەری شامەبەڕی یا بیانوویەک هەبێکەوە ئێران ینی ئەم بێتە بۆ کۆڵێ بێتە زمان حاڵی ئێران کە بڵێ ئێران بەم بیانووە کیمیابارانی هەڵەبجەی کردووە ئاخر ئەزانی چۆنەوەی دوای ئەگەر هیچ نەیە بتوانین ئێمە ئەم بیانووی ئێران هیچ نەبیکەنەوە بە بیانووی بەعس خۆی ئێمە قسە لەسەر میدیاکەین ئێمە من ئەمانەی کە من کۆم کردوونەتەوە میدیای بەعسن میدیاکانی بەعس ڕووماڵی ئەو بابەتانە ئەکا بە قازانجی خۆی
سەرەتا باسم کرد بە قازانجی خۆی ئەشکێنێتەوە هەموو تواناکانی ئەخاتە گەڕ چ لە تەلەڤیزۆن چ لە ڕادیۆ چ لە بەیاننامە چ لە ڕۆژنامەکان هەتا ڕۆژنامەی ئینگلیزی هەبووە ئەو کاتە عێراق دەری کردووە هی وەزارەتی ئیعلامی عێراقی قسە لەسەر ئەوەکە ئەڵێ ئەوە ئێمە نین هەڵەبجەمان کیمیاباران کردو ئەوە ئێرانە کە ئەڵێ ئێرانە ئەبێ بڵێ لە پای ئەوە یان بە هۆکاری ئەوە کیمیابارانە ئەی باسی کردووە یان چۆن ئەی تۆ 8 ساڵ عێراق و ئێران شەڕیان بوو یعنی ئەمە ناوچەیەکی سەر سنوورە 8 ساڵ شەڕیان بووە حتمما کێبرکێ یان ململانێ یان سیراع لە بینیانە وهایان لێکا کە بگەنە نەتیجەیەک چەکی قەدەغەکراویش بەکار بێنن بەرامبەر یەکتری مەسەلەکە شەڕە شەڕی مانوونەمانە ڕاستە مەسلەی ئەوەی کە هێزێکی سیاسی یا دوو سێ هێز لە ناو هەڵەبجە و ڕاپەڕین ئەکرێ و خەڵک هانە ئەدرێکە ڕاپەڕین بکە لە سیروان و لە عەبابەیلێ و لە هەڵەبجە و ئەوانە بەڵام لە ئەسڵی مەسلەکەدا شەڕێکە بەردەوامە هەتا ئەو ساتە وەختە کە لە ساڵی 1970 لە 8 ئەوەستێت ئەمە شەڕە شەڕێکی مانوونەمانی دوور و درێژ لە فاوە بیگرە هەتا ئەو سەری حدودی عێراق هەبوو. دۆکۆمنتەکان دەربارەی ژمارەی قوربانیەکان چی ئەڵێن بۆ منە ئێمە خۆمان ئەڵێن 5,000 قوربانیمان هەبووە لە شاری هەڵەبجە میدیاکانی بەعز چۆن باز لە ژمارەی ئەم قوربانیانە ئەکەن ئەزانی چۆنە ئێمە من لێرەی کە ئەوەی خوێندومەتەوە میدیای بەعز لێرە بایەخی نەداوە بە مەسلەی چۆنەڵی ژمارە لە هەڵەبجە لە هەڵەبجە باس ناکە بەڵام ئەگەر قسەمان لەسەر ئەوە بێت لە ئەنفال باسیکەین ئەوە بەڵێ لە ئەنفالە ژمارە زۆر ئەبینرێن با من یەک لە حەزەیەک ئەوە ئەگەر بێتە بەردەممان یەکێ لەوانە یەک لە حەزەیەک احتیمالە ئەمە یەکێ بێ لەوانە ژمارە لێرە مەسەڵەن سە بۆ منە ئەمە یەکێکە لەو ژمارانە کە قسە لەسەر ئەنفالەکە لە ساڵی 1970 دوای عەفو عام کە دەرەکرێت قسە لەسەرەوە کاڵێ ئەمانە هاتوونەتەوە خۆیان تەسلیم کردووە لە کاتێکە ئەمانە کە خۆیان هاتوونەتەوە تەسلیم کردووە بەشێکیان ئەنفال ئەکرێن و بەشێکیان ئازاد دەکرێن و عەفو عامەکەش لێرەیە ڕۆژ بە ڕۆژ ژمارە دۆکۆمنت ئەکرێت لە میدیای بەعس لەوەی کە ئەمانە لە ضمنی پرۆسەی ئەنفالدا هەن و دێنەوە خۆیان تەسلیمەکەن و خۆیان تەسلیمەکەن بە عێراق و لە ناویشیاندا قسە لەسەر ئەوەیە کە ئەمانە ژنی تایە مناڵی تایە مەسەلەن بۆن منە نووسراوە پیرەمێردی تایە لە کاتێکە هیچ عرف و عادەتێک نییە عەفو عام بۆ ژن بۆچی دەرکرێ بۆ مناڵ بۆ دەرکرێ بۆ پیرەمێرد بۆ دەرکرێ لە کاتێکە کە تۆ ئەگەر عەفو عامت دەرکرد بۆ ئەو کەسانەیە کە هیچ نەبێت چەکدارن یان بڵێن هێزێکی سیاسین 6,850 ژمارەکە ئەوە نییە دەیانی ئاوای تایە من سوتفە ئەوە هاتە بەردەسم ئەتا ئەچێتە شەستەکان ئەچێتە مەسیسە بۆن ئەمە 36,895 کەسە هەتا وردە وردە ئەبێتە چلو ئەوەنە ئەمە زیادەکە وردە ئەم ڕقەمە لە نێو میدیای بەعزدا زیادەکە بەڵام ئەمانە کوێن ئەمانە ئەو کەسانن کە وردە ئەمانە ئەنفالەکرێن ئەمە بۆچی ئێمە کاتێکە کورد ئەڵێ ئێمە 182,000 کەسمان ئەنفال کراوە ئێخۆ ئەمە ڕقەمە ئەمە ژمارەیە لە ناو میدیای بەعزدا قسە لەسەر ئەوەکە کە ئەمانە وردە ئەنفالەکرێن وردە ینی جیا ئەکرێنەوە ژنیان بەجیا پیاویان بەجیا پیرەمێردیان بەجیا و ئەمانە بەشێکیان شوملی عەفو ئەکەن بەشێکیانەوەی کە ئەیان بۆ نوگرە سەلمان بەشێکیان قڕ ئەکرێن و ژمارەکەس یەک جار زۆرە لەمە زیاتر خۆ ئەگەر لە ڕووی سیاسیشەوە بیرکەینەوە ئێمە هەمومان ئەو کاتە ئەنفال کراوین لە چوارچێوەی هەموو نەخشەی هەرێمی کوردستاندا کە حیزبی بەعز و سوپاکەی هەزاران هەزار عسکەری هێنابوو بە سەدان هەزاری هێنابوو تەوقمانیاندا بوو هەمومان ئەنفال کراوین لە قۆناغی یەک بۆ قۆناغی دوو هەتا قۆناغی هەشت ئەی باشە بۆ قۆناغەکان ناوی بۆدانە خۆ لە میدیای بەعزیشدا هەمان ئەو قۆناغانە هەیە ئەڵێ مەسەلەن بۆ مناڵێ مەرحەلەی دوو ئەڵێ مەرحەلەی سێ ئەو مەرحەلانەی بۆیە داناوە لەبەرەوەی ئەو هێزانەی کە خۆی هەیبوو یان چۆن ئەڵێ کوردستانی کردبوو بە چەند پارچەیەکەوە پارچەیەک ناوی گەرمیانە پارچەیەکی ناوی سۆرانە پارچەیەکی نێوی مەسەلەن بۆ نە سۆرانە پارچەیەکی ناوی بادینانە ئەمانە هەمووی پۆلێن کردبوو هەر هێزێکی عسکەری خۆی پێ ئەڵێ تۆ قۆناغی یەک جێبەجێکە قۆناغی یەک جێبەجێ بێ ئەڵێ قۆناغی دوو جێبەجێکە تەماشاکە
ینی هەر قۆناغی ئەو دۆکمنتانە هەر قۆناغی بەجیا ژمارە قوربانیەکانی نووسیوە نا ئەمە لە سەردەمێکە کە عفو عام دەرەکرێ با بڵێن بە حسابی خۆیان ئەیان بەخشن لە دوای ئەوەی ئەنفال ئەکرێ هەموو کوردستان وێرانە بێت دێ بەسەر خاکەوە نامێنێ ئیتر خەڵک مەئیوس ئەبێ ژیان هەمووی تێکەچێ وردە حیزبی بەعز بە خەیاڵی خۆی ئەڵێ با من عفوویەک دەرکەم بۆی ئەم هێزە سیاسیانە ئەوەی تر داتەپێنم یعنی نێیان هێڵم بە شێوەک لە شێوەکان با بێنەوە لای خۆم ئەمە وا ئەکات کە بە سەدان هەزار کەس ئەڕۆنەوە خۆیان تەسلیمەکەن لە ڕۆژگارە ناخۆش و ڕەشەکان ئەمە لێرە ئەو ژمارانەیە کە وردە هەموو ڕۆژێ میدیای بەعس لێرە پێمانەڵێ ئەڵێ ئەمەنە خەڵک هاتوونەتەوە خۆیان تەسلیمی هێزەکانی عێراق مامەسا بە شێوەیەکی گشتی هەتاوەکو بەعس و حکومەتی عێراق لەژێر قسەی بۆ منە دۆستەکانی لە وڵاتانی ئەوروپی دەرنەچوو بوو ینی هەر هەوڵی ئەدا ئەم ڕێژەیە یا ئەم قەزیە کیمیابارانە هەر بۆ کۆڵێ لە ڕۆژنامەکانی بخاتە ئەستۆی ئێران بەڵام دوای داگیرکردنی کوێت و دەرچوونی لەژێر یاساکانی نێودەوڵەتیە ئیتر وەکۆڵێ بەعس و ڕژێمەکەی جۆرێک لە یاخیبوون و مغرابوونی پێوە ئەبینرێ ئایا دوای ئەم ماوەیە بەعز هەر نکۆڵی لەوە ئەکا کە خۆی کیمیابارانەکەی کردو یا دوای ئەوە میدیات چی ئەڵێ لەو بارەیەوە ئەزانی چۆنە هەتا ساڵی 1991 و گەڕانەوەی خەڵک بۆ نێو هەڵەبجە و ڕووداوەکانی بە چاوی خۆی بینی و دام و دەستگا و ڕێکخراوە NGOکان و نێودەوڵەتیەکان هاتن هەڵەبجەیان بینی بە چاوی خۆیان و لە فیستیڤاڵی یەکەمی من لە بیرمە ساڵی 1992 ملیۆنێ خەڵک ڕوویان کردە هەڵەبجە یعنی تەسویر ئەکرا بەیاننامە دەرئەکرا چیرۆکەکان ئەگێڕدرانەوە ئێران ئەوەی لەبەردەستیا بوو هەمووی هێنابووی کردبووی بە پیشانگای جیاجیا ئیتر شتی سیر ئەکرا ئەلێرەوە وردە ڕاستی مەسەلەکان وردە کەشفە بوو هەرچەنە لە منزوری هێزە سیاسیەکان و لە منزوری حەقیقەتی شۆڕژگێڕان و نەتەوەی ئێمە ئەوە شتێکی نەبراوەیە کە هەڵەبجە ئەوە لە نەتیجەی تاوانی بەعسە ئەمە بابەتێکی تایبەتە و هیچ پێویست ناکە مناقەشەی لێکرد بەڵام ئەو هاتووە لە دوای ئەوەش نکوڵی لێکە وەکو جەناب دەڵێ لە دوای ساڵی 91 کە هەتا 2003 حیزبی بەعس لە بەغا مابووە هەر نکوڵی لێکردووە وتوێتی ئێمە نین بۆ لەبەر ئەوەی ئەگەر بێت و دانی پیا بنێ لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەبێ باجەکەی بدا باجەکەی ئەبێ بدا و باجێکی قورسیش لەبەرەوەی چەکی کیمیاوی چەکێکی قەدەغەکراوی نێودەوڵەتیە یعنی بەکارهێنانی وەکو مەسەرەن بۆ منە یعنی تاوانێکی زۆر گەورەیە لەسەر ئاستی دنیاە ئەگەر تۆ کیمیاوی بەکاربێنی یا قومبە لە زەڕی بەکاربێنی ئەبێ باجەکەی بدەیتەوە بەڵام حیزبی بەعس لەو 3 ساڵەشە ئەوێ فریوی خەڵک بدا تەنانەت ئەمە یەکێکە لەو نەخشانەی کە من هەر لە ڕۆژنامەی سەورە وەرم گرتووە دوای فترەیەکی زەمەنی زۆر کەم هەڵەبجە ئەگوێزرێتەوە بۆ هەڵەبجەی تازە نەخشەیەکی سەریع ئەم دروستکردنی هەڵەبجەی تازە هەر بۆ بەدیلی هەڵەبجەیە من با ڕوونکردنەوەی زیاتر بدەبێت وەزارەتی حکمی مەحەلی ئەو سەردەما وەزارەتی ئیشغاڵ حیزبی بەعس مکلفی ئەکا ئەڵێ هەڵەبجەی تازەمان بۆ دروستکەنەوە بە سەریع لە ماوەی 7 مانگە هەبێ هەموو شتەکانیشی تەواو بێ بۆ ئەوەی ئێمە هەتا بۆمان بکرێ میدیای دنیای دەرەوە ڕێکخراوەکانی NGO ئێنین ئەڵێن ئەمە هەڵەبجەیە نەک ئەوەی تر هەڵەبجەوەیە و ئەمە جۆرێکە لە فێڵکردن و فریودانی خەڵک و ئەم نەخشەیە بە سەریعی دروست ئەکرێ و ئەگە تەماشای خاریتەی سەرەوەی بە تیارە خەریتە کۆنەکەی نەخشەی کۆنی هەڵەبجەی تازە بکەی جۆرێکە لە سیمای حیزبی بەعسی پێوە دیارە بە دروستکردنی ماڵەکان بە نەخشەی ماڵەکان ئەوە لێرەیە مەسەلەن زۆر بە وازحی تایەتی کە یعنی شێوەیەکە لە داڵ یعنی دروستکردنی داڵ ئەوە کە سیمای دەوڵەتی حیزبی بەعس بوو بینی لۆگۆی خۆیان بوو بە جۆرێک لە جۆرەکان یعنی سەروەریەک بێ بۆ بەعس ئەوە هەڵەبجەی تازە دروست ئەکاتەوە و بە پشتیوانی ئەگەر میدیا و ڕێکخراوەکانی دەرەکی هاتن بڵێ ئەم شارەی کە بە حساب کیمیاباران کراوە ئەم شارە تازەیە کە دروست کراوە بڵێ ئەوە ئەڵێ هەڵەبجە ئەمە هەڵەبجەی حەقیقیە باشە ئەگە فێڵێنی ئەم شارە بۆ خۆی دانان نییە بەوەی کە بەڵێ من کیمیایم کردو بەڵام ئەم شارم دروستکە بۆی وەکۆڵێ بەرچاوی ئێوە لێڵکە طبعا ئەمە بەس ئەمە ئاعتراف ناکە
کاکراس یعنی خۆتۆ ئەو ئاعترافەکەی ئەگەر ئێستا ئەی خوێنیتەوە ئەم میدیایە و لاپەڕەکانی مێژوو هەڵەدەیتەوە بەڵگەکانە بینیتەوە کە ئەمە زۆر موبەرمەجانە ئیشی کردووە زۆر زیرەکانە ئیشی کردووە لەسەر مەسەلەی هەڵەبجە لەسەر مەسەلەی ئەنفال و ئێمە ئەبێ نەک ئێستا بۆ 50 ساڵی تر هەر ئەبێ قسە لەسەر مەسەلەی ئەنفال و لەسەر مەسەلەی هەڵەبجە بکەین و بین هەموو میدیاکانی بەعس جارێکی تر شەنوکە بکەینەوە هەموو بەڵگەکانی بینە مەیدان بزین بۆ ئەمەلیاتوە میلەتی کورد یعنی ئێمە مەسەلەن بۆ منە ئەم هەموو ڕووداوەمان بەسرە هاتووە یعنی مەفروض وایە خەمی بخۆین یعنی ناکرێ مەسەلەن ئەمە وەکو فایلێکی مێژوویە دانرێت و هەتا با بزانین چۆنە بێ مامۆستا دوای ڕووخانی ڕژێمەکەی سەدام لە 2023 جەنابەت تا چەند هەوڵت داوە سوود لەو دوکیۆمنت و یان بەیان نامە بڵاو نەکراوانە وەربگری کە لە نێوان سەرکردەکانی سوپایە لە نێوان خۆیان ئاڵوگۆڕیان پێکراوە فەرمان بە جەلاد و سەربازەکانیان کراوە بۆ هەر ڕەشە کوژیەک بەرامبەر بە میلەتەکەمان بێگومان ئێمە وەکو خەمخۆری ئەو بابەتەی کە جەنابەت باسیەکەی ئەمانە هەموو ڕۆژێ لە ڕۆژان ئێمە دۆکۆمنت کۆکەینەوە تەوسیقەکەین و بە تایبەتی خەمخۆرانی نەتەوەی ئێمە لێرە و لەوێ و بە تایبەتی با بڵێن لە شاری سلێمانی لێرە لە مۆزەخانەی ئەم نەسوورەکە بەشێک کراوەتەوە بۆ تەوسیقکردنی ئەو بابەتە بە دەرەجەیەک ئەوەی کە جەنابەت باسیەکەی هەموو ئەو بابەتانەی کە چ باش چ خراپ چ پۆزتیف چ یان نێگەتیف ئەمانەی کە لە دنیای ئێمە لە ناوەوە لە دەرەوە هەن هەموو ڕۆژێک خەمخۆرانی ئێمە پەیوەندیان پێوەکەین و دێن فایلیان بۆکەینەوە و کۆیانەکەینەوە و هەر کەسێ ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر ویستی لێکۆڵینەوەیە توێژینەوەیە یا بە دوایە بچێ دەتوانێت بێت سوودی لێ ببینێ و ئەو ئەرشیفە هەڵداتەوە ئێمە ئێستاش و بۆ ئایندە بەردەوام لە خەمی مەسلەی هەڵەبجە و لە مەسلەی ئەنفال و لە مەسلەی جینۆسایدین و حتا بۆمان بکرێ دۆکۆمنت کۆکەینەوە دۆکۆمنتەکان چ وێنەیی بن چ ئایا کە نووسراو بن چ ئایا مەسەلەن ئەوامر بن کە ئەمر هەبووە مەسەلەن لە دەستگایەک بۆ دەستگایەکی تر ئەمە هەمووی خەمی ئێمەیە ڕۆژ لە دوای ڕۆژ دۆکۆمنت کۆکەینەوە ڕۆژ لە دوای ڕۆژ شتی تازەشمان بۆ دەرەکەی بەڕاستی یعنی جاری وایە تۆ لە نەتیجەی خوێندنەوەی دۆکۆمنت ئێستا بۆ دەرەکەوێت کە چکارە ساتێک ڕوویداوە یعنی یان جاری وایە چاوێکی سەریعی پیاخشێنی هیچ نبینی بەڵام لە پڕ وشەیە کە بینی ڕێی دۆکۆمنت و بەڵگەنامەکانەوە مێژوو ڕابردووی خۆمان بزانین و بنووسینەوە یعنی دۆکۆمنت ئەتوانێت ئەو ئەرکەمان بۆ دەستەبەر بکا کە ئێمە بتوانین ڕابردوو و مێژووی خۆمان چاو لێ بکەین و بینوسینەوە بنەوەکانی ئایندەی بسەلمێنین ئەی چۆن ناتوانێت ئێمە دۆکۆمنتەکانی ئێمە بەڵگەن بۆ ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان هەر محکەمەیەکی نێودەوڵەتی و سزادانی دەوڵەتی عێراقی ئەو سەردەما یان باج وەرگرتن یاخود ئەبێتە ئامڕازێکی گەورە بۆ بنیادی پایەکانی دەوڵەت لە مەسلەی جینۆسایت ئێمە تۆ تەماشاکە ئەگەر خۆتۆ هۆلۆکۆست بخوێنیتەوە یان ڕووداوە یەک لە دوای جەرگبڕەکانی دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم بخوێنیتەوە تەماشاکەی ئەو وڵاتانەی کە بوون بشت لە نەتیجەی ئەم بابەتانەوە بوون بشت یعنی ئێستا مەسەرەن بۆ من وتارێکم هەیە یعنی ئەمە با خەڵک بە نەزەری اعتیبار باسی کە قسم لەسەر ئەوەیە کە چەنێ ڕووداوی جیاجیامان هەبوو چەنێ شۆڕشی یەک لە دوای یەکمان هەبوو لە ماوەی 50-60 ساڵی ڕابردوودا هیچیان بەقەت ئەنفال و بەقەت هەڵەبجە کوردی بە دنیا نەناسان بۆ لەبەرەوەی کەس نهاتە مەیدان کەس گوێی بە ئێمە نادا تەنها ئەیامد ئەمە شەعنێکی نێوخۆی عێراقا هێزێکی سیاسی ئەوێ حکوومەتی بەعز بڕوخێنێ نەزانانی میلەتێک وردەوردە قڕ ئەکرێ کاتێک کە هەڵەبجە کیمیاباران ئەکرێ و ئەنفال ئەکرێ قەزێکا تەقێتەوە ئەم قەزەیەکە تەقێتەوە لە دوای 3 ساڵ ڕاپەڕین بەرپا ئەبێ ڕووداوەیەک لە دوایەکان ینی بەرپا ئەبن لە مەسلەی کوێت لە مەسلەی هەڵدانەوەی هەموو ئەو فایلانەی کە لە حیزبی بەعس وەرئەگیرا حتا ئەوەی کە قەزەی هەڵەبجە چووە ناو متحیدەوە یعنی یەکێ لەوانە کۆڵن پاول وەزیری خارجەی ئەمریکا لە ساڵی 2003 لە پرۆسەی ئازادیە پاساوی بۆچی نایەوە ئەیوت کیمیاباران کراوە هەڵەبجە ئەم ڕژێمێکە قابلی ئەوەیە چەکی ئەتۆمی هەبێ و قابلی ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان هەر لە حزەیەک سەر هەڵداتەوە هەمان تراژدیا دووبارە کاتەوە بۆیە هەڵەبجە قەزەیەکی گەورەیە ئێمە نابێ بەکەم سەیریکەین ئەبێ هەموو لە حزەیەک و من گلەیشم لە مەسلەی میدیا ئەوەیە کە بۆچی لە ساڵی 1990ەوە ئەم بایەخانەی کە ئەدرێ بە مەسلەی هەڵەبجە هەر تەنها یەکشەوە 16 مانگە بۆ 7 مانگ هەموو شتەکان ئاساییە بێتەوە برام
میدیا بە هەمویان تێبگەن ئەبێ وەکو ئەنفال ناسی وەکو هەڵەبجە ناسی وەکو جینۆساید ناسی وەکو قڕکرد ناسی میلەتی ئێمە ئەبێ هەمیشە ئەم بەرنامانەیان هەبێ ناکرێ من ئێستا هاتووم لەبەرەوەی بەیانی یادی هەڵەبجەیە هاتوو قسەم لەسەرەوە بکەم ئەبێ من هەموو لەحزەیەک ئەم تراژیدیایە بدەم بە نەوەکانی نەتەوەکەی خۆم بۆی تێبگا ئێمە چیمان بەسەر هاتووە مەسەلەی هەڵەبجە کۆکراوەتەوە لە لێوان ینی 16 مانگ تەواو لە 7 مانگە هەموو شتێک کۆتایی هەر کەس ڕاتەوە بۆ ئیش بەر لە کیمیاباران و دوای کیمیابارانش ئێران و سوپاکەی لە شاری هەڵەبجە و سنوورەکانی ڕۆڵیان هەبووە و بوونیان هەبووە ئایا بۆ حکومەتی ئێران یان بۆ سوپاکەی تا چەند خاوەنی دۆکۆمنت و بەڵگەنامەکان و جەنابەت تا چەند سوودت لێ وەرگرتوون بەڕاستی میدیای ئێرانیش ئەگەر هەڵدەیتەوە من بەشێکی زۆرم بینیوە لە ڕۆژنامەکانی ئەو کاتێک کە هەبوون کەیهان و ئیطلاعات و مثلەن ئیتر هەمشاری و ئیتر ئەوانەی کە هەن چ لەوانەی کە وێنەین من وێنەشم لایە ئەکرێ مەسەلەن ئێمە قسەمان ئەگەر هاتە سەرەوەی کە هەڵەبجە یەک بێزەحمەت یەک لەحزەیەک بە ئێستا ئەمە یەکێکە لەو وێنانەی کە نەهەر نەبینراوە لە ئەسڵا لۆگۆشی نییە قسە لەسەر ئەوە کاکە هەڵەبجە لە ساتە وەختی ینی کیمیابارانکردنەکەیە چی بەسەرا هاتووە و چۆن دەست پێەکە و هەتا قۆناغ بە قۆناغ و ئەمە چییە بە مەلابین میدیای بەعس ینی چاواشەکاری دروست کردووە بەڵام خۆشبەختانە میدیای دنیای دەرەوە چ ئێران چ تورکیا ڕۆڵیان بینیەوە لەوەی کە شت کۆکەنەوە لە ڕووداوەکە قەبەکەنەوە و ڕووداوەکە گەورەکەنەوە ئەگەر میدیای ئێمە بەڕاستی ینی وەکو نووسەران و وەکو خەمخۆرانی نەتەوەی خۆمان ئێمە قەرزاری میدیای ئێرانین لەمەیە هاوکارمان بوون هەماهەنگمان بوون ینی ئەمە ڕۆژنامە نووسێکی ئێرانی هاتووە بۆ هەڵەبجە لە ساتە وەختی کیمیابارانکردنی هەڵەبجەدا ئەمە ئەگرێ ئەمە بۆ ئێمە ئێستا دۆکۆمنتێکی زۆر ئاڵتو نییە ینی بەمە ئەتوانین هێزێکی معنەوی سیاسی بەقوت دروستکەین لەوەی کە ڕووداوەکان بە قازانجی خۆمان بشکێنینەوە ئەوەتانێ وێنە بەڵگەیە ڤیدۆ بەڵگەیە بۆ قڕکردنی نەتەوەی ئێمە ئەمە مەسەرەن ئەمە منطقەی عەبابەی لێیە وردە داخڵی هەڵەبجە بن ئەنواع ئەشکال کەس خەڵک لەو ڕێگەوبانە کەوتون بەداخەوە ینی لە نەتیجەی کیمیاباران و لە نەتیجەی ڕووداوەیەک لە دوای یەکەکان کە ینی لە ساتە وەختێکدا کۆمەڵی عائیلە شەهید بوون یان بە تەنها کەرەسەیان لێ بەجێماوە خەڵک ئەوتانە لە ڕێگادا هەتا ئەندازی ئەوەی کە ویستێتی ڕووبکاتە یەکێ لە شاخەکانی کوردستان بۆ سەرەوتر یاخود ڕووبکاتە ئێران سێرەکەی شەهید ئەبێ لەو منطقەیە بەبێ دایک بەبێ باوک مناڵ کەوتووە ئەنواع ئەشکال ئێستا مەسەن بۆ ینی ژنێکی وا بەدبەخت جێگەی داخە ئینسان خۆی ناگرێ ینی لە ڕووداوێکی ئاوا قێزەوندا تاوانێکی وا گەورە ئەگەر ئێمە میدیای ئێران نەبێ لەکوێ ئەمانەمان دەسەکەوێ حتمما دەستمان ناکەوێ ینی بۆیە کۆکردنەوەی ئەو میدیایانە بۆ ئێمە زۆر گرنگە ئەوەتانە مەسەن سەبۆن ئەمە یەکێ لەو هێزانەی ئێرانە کە داخڵی منطقەکە ئەبێ ڕووداوەکان تەسویر ئەکەن یعنی ئەبینن کارەسات هەیە مناڵ بەبێ دایک بەبێ باوک جێماوە ژن پیا و مناڵ ئەنواع ئەشکال تەنانەت ئاژەڵ تەنانەت باڵندە ئەمانە حتا درەخت هەمووی ئەسووتێ لە نەتیجەی مەسەلەی کیمیاباران ئەمانە هەمووی ئێمە قەرزاری میدیاکانین میدیای ئێران بە تایبەتی لەمە ئەمە مەسەلەی ڤیدۆیە زۆر گرنگە لە پاڵ ئەمەیە ڕۆژنامە هەبووە ڕۆژنامەکانی ئێران هەڵدەرەوە چ گۆفارەکانیان چ ئەوانی کە نووسراون یعنی سەدان بابەتی جیاجیا بینی مامۆستا دکتۆر کارزان هەموو ئەو بابەتانەی کە لە میدیای ئێران قسەی لەسەر کراوە لە مەسەلەی هەڵەبجە کردوێتی بە دۆکۆمنتێ بەڕاستی جێگەی خۆیەتی کە سوپاس بکرێ و ئێمە ئێستاش بۆ ئایندە هەمیشە بەدوایە بگەڕێین ئەنواع ئەشکال شتمان بۆ دۆزرێتەوە ئێستاش خەمخۆر هەیە لە کۆکردنەوەی ئەم بابەتانە کە بەڕاستی ئەبێ بەردەوام خەمیان خۆین ڕاستە مامۆسایان کاتی بەرنامەکەم تەواو بووە ناز کۆتا پەیام و قسەی جەنابێت لەسەر گرنگی و دۆکۆمنت و ناوەڕۆکی ئەو دۆکمنتین کە لای جەنابتان بە کورتە گە ئاماژەیەکی پێ بکەن بەڕاستی حەقە
حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەی 1 و خەمخۆرانی مەسلەی جینۆسایت بە دەرەجەی 2 بیر لەوە بکەنەوە کە دامەزراوەیەک دروستکەن بۆ کۆکردنەوەی ئەرشیف. ئەم ئەرشیفانە چەند بایەخی گرنگی خۆیان هەیە. ئێمە جێگەی داخە لە دوای ئەوەنە ساڵ ڕاپەڕین کە 26 ساڵە یەکێک کەسێک خەمخۆرێک نەهاتووە کە دەستگایەک دروستکە تایبەت بێ بە کۆکردنەوەی ئەرشیف. ئەرشیفی هەموو نەهامەتەکانی نەتەوەی کورد. هەر مەسلەی هەڵەبجە و کیمیاباران نییە. تەماشاکە لە 100 ساڵی ڕابردوودا کورد چی بەسەرانە هاتووە لە هەموو با بڵێن قڕکردنە یەک لە دوای یەکەکان کە هەبوون. ئێمە ئەو دامەزراوەیەمان نییە بۆ چینیمانە کاکراس لەبەر ئەوەی وڵات نەبووین لەبەرەوەی دەوڵەت نەبووین لەبەرەوەی دامەزراوە نەبووین ئەمەمان نەبووە و خەمخۆریشمان نەبووە و بەداخەوە لێرە و لەوێ هەنێ جاریش حیزب دەست ئەخاتە ناو کاروباری ئەم بابەتانەوە کە هەر حیزبێکی سیاسی ئێوێ بە قازانجی خۆی بابەتەکان بشکێنێتەوە. ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیە. بۆیە خەمی من ئەوەیە کە لە ئێستاوە بۆ 20 ساڵی تر بۆ سەدان ساڵی تر پێویستمان بەوە هەیە کە دامەزراوەیەکی تایبەتمان هەبێ بۆ کۆکردنەوەی ئەرشیفەکان چ ئەو ئەرشیفانن کە هی خۆمانن وەکو نەتەوەی کورد کە بە قازانجی خۆمان شکاوەتەوە چ ئەو ئەرشیفانن کە دوژمنانی نەتەوەی ئێمە بەسەر ئێمەیە سەپاندویانە چ ئەو ئەرشیفانەی کە لە دنیای دەرەوە لەسەر ئێمە نووسراوە. مەسەلەن بۆ نمونە ئێستەیەکێ لەوانە هەرچنە خەریکە بەرنامەکە تەواو بێ یەکێ لەوانە مەسەلەی غەربە لە ڕۆژئاوا سەدان ڕۆژنامە و گۆڤار شتیان لەسەر کورد نووسیوە بە تایبەتی لە مەسەلەی ئەنفال لە مەسەلەی هەڵبجە کەس نییە کۆی کاتەوە و کەسیش نهاتووە توێژینەوەی لەسەر بکە. ئەوە ئێستا وردە لە دوای کۆکردنەوەی ئەم هەموو بابەتە و قسەکردن لەسەری ئێستا ئەوە خەمی ئێمەیە ئێوە بەڕێز یوای سەرکەوتنیشت بە خوازین ئینشەڵا کارەکان جێگەی ڕێزن و بگەنە ئەنجامیش زۆر سپاس بۆ بەڕێز. بینەرانی بەڕێز لێرەش داتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.